چوی ئەم ئۆتۆمبیلە چەندە؟ تێچووی ئەم ئۆتۆمبیلە دەفتەرێک و سێوەرەقەیە. ئەمە شایستەی بۆ مامۆستا ئەحمەد؟ زۆر لەوە شایستەی زیاترە و بەڕاستی ئەمە هەر دیارێکی زۆر بچووکە و نەکەر مامۆستا ئەحمەد بەڵکو هەموو مامۆستاکانی قوتابخانەی خانزاد و هەموو مامۆستایانی کوردستان هەمووی ئامادەی شایانی زۆر لەوە زیاتریشن. سپاسیانەکەمە زۆر سپاسی هەموو مامۆستاکانی قوتابخانەکەشەکەین تاک بە تاکیان دانەوە دانیان لەبەر ئەوەی چونکە ئەوانیش زۆر هاوکار بوون بۆ مامۆستا ئەحمەد و لەگەڵ مامۆستا ئەحمەدا. وەڵا دووشت دوای لێمان کردووە، یەک وەک ئەوەی کورد و نەتەوایەتی کورد، دووش ئێمە وەکو هۆزیلەک و دیارە لە گۆرانیەکان و لە ئینەکانایە گۆرانیەکی بەسەر لە کوتبوو گۆرانی میلاد غولامی بوو بە زمانی لەکی. زۆر سپاسەکەین و دووش بەڕاستی لەم شارە پێویستی بەوەیە کە برایەتی و یەکڕیزی بین و بەڕاستی پێویستیشی بەوەیە نەوەکانمان فێری کوردایەتی و ئەوەکەین و زۆر سپاسی ئیدارەی نوێی ئەم شارە ئەەکەین. بەڕاستی ئەگەر بێت و ئیدارەی نوێی ئەم شارە نەبووایە و پارێزگایەکی کورد نەبووایە ڕەنگە ئێمە نەمانتوانێت نە ئێمە کۆبوونایەتەوە نە مامۆستا ئەحمەد بیتوانایە ئاها بە ئاسانی و بە بێترس ئاڵای کوردستان بەرزەوەکە و گۆرانی بلێ و بەجل و بەرگی کوردی و بە ئاڵای کوردستانەوە. چونکە ئەوەی کە پێش 4 ساڵێک لە قوتابخانەیە لە ئیمام قاسم ئەوەی من لە یادمە لەسەر تەنها شەو ئاڵاکیەکان بەرزەوە کردبوو ئاڵایەکی بچووکیش تووشی کۆمەڵێک کێشە و گرفت بوون لەسەر